شەوتان باش بەڕێزان. ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بەرپرسیارەتی تەقینەوەکانی ئێوارەی دوێنێ شاری هەولێر و کەرکووکی گرتە سێو خۆی و نایە و کەسانەشی ئاشکرا کرد کە لە تەقینەوەکاندا خۆیان تەقاندۆتەوە بە گوێرەی ڕاگەیەندراک لەسەر تۆڕی کۆمەڵایەتیەکان کە بە ناوی ویلایەتی کەرکووکی ڕێکخراوەکەەوە بڵاو کراوەوە. ئاماژە بۆ کراوە کە تەقینەوەکەی شاری هەولێر لەلایەن چەند کەسێکی ئەوان ئەنجام دراون کە گوایە ئامانجیان لە تەقینەوەکە هێزیەکانی ئاسایشی هەرێم بووە. لەو ڕاگەیەندراوەدا داعش بەرپرسیارەتی هەرسێ تەقینەوەکەی شاری کەرکووکی گرتوتە سێو خۆی و دەڵێت کە تەقینەوەکان وەڵامدانەوەی ئەو بۆردومان و هێرشانن کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە دەکرێتە سەرچەکدارەکانیان. هەروەها ناوی خۆکوژەکانی کەرکووکی ئاشکرا کردووە کە بەناوەکانی ئەبوو ئیبراهیم ئەڵمانی، ئەبوو ئەمنە ئەنساری و ئەبوو یاسر ئەڵمانی ئێوارەی دوێنێ ئۆتۆمبیلێک لە نزیک پەیمانگای تەکنیکی هەولێر تەقیەوە بخۆیەوە 4 کەس بریندار بوون و 3 تەقینەوەی خۆکوژی یەک لە دوایەکیش لە کەرکووک ڕوویاندا کە بەهۆیان و 18 کەس بوونەتە قوربانی و 120 کەسی تریش بریندار بوون. شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی پێشمەرگە و داعش بەردەوامەوە بە هۆی 2 تەقینەوە لە جەلەولا و مەخمور 6 پێشمەرگە بوونە قوربانی و هێزەکانی پێشمەرگەش ناحی باقرتی و چەند گوندێکیان لە قەزای مەخمور کۆنتڕۆل کردەوە. ئیبراهیم شەخەڵا قایمقامی قەزای مەخمور بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیان هێرشی هێزەکانی پێشمەرگە لە مێحواری گوێر مەخمور بۆ سەر مۆڵگەکانی چەکدارانی داعش لە ناوچەی قەراجی سەر بە مەخمور ئەنجام درا و جگە لە کۆنتڕۆلکردنەوەی چەند گوندێک ناحی باقرتی سەنتەری قەراجیش کۆنتڕۆل کرا. لە مەخمور پەیامنێری نارتی ڕاگەیان بۆی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و لە سنووری قەزاکە 2 پێشمەرگە بوونە قوربانی و 6 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. لە جەلەولاش بە هۆی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و 4 پێشمەرگە بوونە قوربانی و پێشمەرگەیەکی تریش بریندار بوون. نەراوی نارتی لە جەلەولا ڕاگەیان تەقینەوەکە سەر لە بەیانی ئەمڕۆ لە گوندی حسێنیا کە دەکەوێتە باکووری شارۆچکەی جەلەولا ڕوویدا و 4 پێشمەرگەش بوونە قوربانی و پێشمەرگێکی تریش بریندار بوون. هاوکات تەواوی ڕێگا و دەروازەکانی ناحەی جەلەولا بۆمبڕێژ کراون و چەکدارانی داعش دەیانەوێ لەو ڕێگەیەوە زیان بە هێزەکانی پێشمەرگە بگێنن. لە خازریش کە ناوچەیەکی بەرفراوانی دەشتی مووسڵە هێزەکانی پێشمەرگە لە ئامادەباشیدان و بە وتەی خوان چاوەڕێی فەرمانن بۆ هێرشکردنە سەر چەکدارانی داعش. بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕوبەڕووبوونەکانی پێشمەرگە و چەکدارەکانی داعش جعفەر شێخ مستەفا بەرپرسی لقی 15 پارتی لە خانقین لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لەگەڵمانە. کاک جعفەر سلااوت لەبێ دەمەوێت سەرەتا لە زاری تۆ وەک بەرپرسی لقی 15 پارتی لە خانقین دوا زانیاریەکان لەسەر بارودۆخ و ڕوبەڕووبوونەوەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش بۆ ئێمە ڕوونکەیتەوە. زۆر سپاس بۆ جەنابتان. ئێمە پێشتر چەند ڕۆژێنە پێشتر بەرنامە هەبووە کە لە 5 خۆڵەوە جارێکی کە هەوڵ بدرێ بۆ ئازادکردنی جەلەولا. ئەو خۆڵانە یەکێکیان خۆڵی کوباشی بوو. ئەو قووەتەی کە ڕووی کردە ئەوێ ئەچەند شەڕێکی وایتیانە بوو سەرکەوتوو بە باشی چوشێنی خۆی. خۆڵی دووەمیان جادەی ڕئیسی خانەقین بۆ جەلەولایە. ئەوژە تا پردی ئەوسەج و مەڵزیخانەی ئەوسەج چوونە پێشەوە وادی ئەوسەجی پێڵن شوێنی خۆیان قایم کردو سەنگەریان لێداوە ئەتوانین بڵێن چوونەتە ناو سنووری بەلەدەی جەلەولا. خۆڵێکیکەی جەبەکە کە ئەمان لیوای 5 لێبوو لیای 5 مشتەرەکی لێبوو. خۆڵێکیکان کە پێڵن لە ئەوان نزیکی پردی جەلەولان ئەوە لیوای 3 مشتەرەکی لێە. ئەو قوتەی دۆشەوە بە تەواتی چۆ پێشوانە دەستی گەیشتە نزیکی جادەی قیری ناوشار و گەڕەکانی جەلەولا. لە پردی جەلەولا بۆ کوڵەجۆوە بیان بڵێن پردی جەلەولا کەلار لە مەفرەقی نەقشبەندەکان و قوتەکان هاتنە پێشەوە تا ڕادێکی باش سەیتەریان کردووە. لە ڕێگەی قەرەتە پێشەوانە قوتەکان هاتنە پێشەوە ماوەیەک بەڵام نەگەیشتنە ئەو شوێنەکە مەبەست بوو. ئەتوانین بڵێن لە 4 کیلۆمەتری پردی جەلەولان ئەو خۆڵش کە گرنگە ماوە هەر لەو ئتیجاها کە پێیان تبج
ئەو قوتێژە بێت تبش تا ڕادێکی زۆر کۆنتترۆل کرد و لێ قوتێک بێتە بەرامبەر گەڕێکی تەجنیتی جەلولا و آخر قوتیش ئەبێ بچێتە معسکەری کوبرا ئەو کاتە تۆ توانی تەوخی جەلولا بکەی لە دەرەوەی شارەکە هەتا بۆی بتوانین سەیتەرەکەی بەسەر شارەکە ئومێدم زۆرە ئەو بەرنمەیە لە ماوەیەکی کەما سەر بکەیت و بتوانانی بەزەکان بچێتە ئەو شوێنانە. بەڵێ کاک جافەر بەگشتی پێمان بڵێ ئێستا بارودۆخی خانەقین و دەوروبەری چۆنە لە ئێستادا هیچ ڕوبەڕووبوون و هیچ پێکدادانێک هەیە؟ نەخێر لە ئێستادا هیچ پێکدادانێک نییە، ڕۆژەکە زۆر ئارامە. شاری خانەقین بەقەدەر شاری سلێمانی ئارام و بێدەنگە لەو مەسەلا، بەڵام هەموو خەڵکی خانەقین بەژن و بە پیا و بەبێ و کەس ڕێکیان خۆیان ڕێخستووە لەناو بازار لەناو شار لە کۆڵانەکان حرەزاتێکی باشی مەدەنی هەیە کە خۆیان پارێزگای لە خۆیانەکەن و لەگەڵەوە بەتوانین بڵێن هەمومان پێشمەرگەین بە خەڵکی شار و بە پێشمەرگە و بەهێزی پشتیوانی بە پۆلیس و بە ئاسایش هەموو حتا حیزبەکانی بەکاتێرە حیزبەکانیشەوە هین هەموو لایەنە سیاسەکان هەمومان پێشمەرگەین و لەژێر ئەو ئاڵا لەژێر ئەو دروشمە هەمومان داکۆکی کارێکی سەرسەخت دەبین بەرامبەر بارپرسێکی خاکی کوردستان لەبەرەوە ئومێدم زۆرە و هەرچەند گرە و لە کاری عسکەری ناکرێت بەڕاستەکەی، بەڵام لە سەدا 90 من دڵنیام کە ئینشاءڵڵا خانەقین هیچ زەرەرێکی پێ ناگات. کاک جافەر ینی دەوترێت ئێستا چەکدارانی داعش تاکتیکێکی نوێ بەرامبەر بە هێزەکانی پێشمەرگە بەکارێن بۆ ڕوبەڕووبوونان کە ئەویش چاندنی بۆمبی چێندراوە. ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم تاکتیکە نوێیی چەکدارانی داعشدا دەکەن؟ ئەوان کاتێکە زانیان قوتەکانیان تێشکە ئێمە کە تا لە سەنگەری بەرگریا بووین شێوەی شەڕی ئەوان جیا بوو، ئێستا ئەوان ئێمە لە ئەوان بوونەتە بەرگری ئەمە هجوومەکەین لە زۆر شوێن ئەوان مەقاومەی هێزی پێشمەرگەی کوردستان ناکەن و ئاڵوگۆڕی بەسەر جۆری چەکەکان هێزی پێشمەرگە هاتووە وەرەی هێزی پێشمەرگەی زۆر بەرزە. ئەوان شێوەی شەڕەکان گۆڕیوە بەوەی کە هەموو ئەو جیسرانەی یان ئەو قەنتەرانەی کە لەسەر جادەکان ئەبکەوێتە ئەوان بەجێ ئێڵن پێشەوەی بەجێ بێڵن بۆم ڕێژی ئەکەن و لە خراقی جادەکان بۆمبێکی زۆری دەستکردی خۆیانە دیارە ئەوانە بەجێ ئێڵن هەتا گەیشتە ئەو ڕادە ئیمڕۆ بەداخەوە پێشمەرگانە کە شەید بوون لە خەتی جەلەولا کەلار لە خانوویەکە بوو خانوەکان تەقاندەوە دیارە لە دووراگان لێ بووە دیارە با ڕوومەت کۆنتترۆل تەقینراوەتەوە پێنج پێشمەرگە شەید بوون. ئەم حاڵەتە با بڵێن آخر نەفەسە بۆ ڕاکردن یاخۆ بۆ خۆڕزگاکردن دەستی پێشمەرگە ئەوان هاتوون هەتا ئەو جسری وادی عوسەدیشان تەقاندوتەوانێ کە پێشمەرگە هاتوچۆکە لە تەنیشتی پردەکەەوە هاتوچۆکە ئەوان تێنتێکی زۆر شێوە قومبەلێکی بەرمیلیشان دروستکە بخۆیان بەجێ هێڵن و احتیمادی گەورەیان کردوە تەخانەوەی ئەوان گوێ نادەن ئەمە بینای ئەهلیە یان حکومیە یان مزگەوتە بۆ خۆ دەربازکردن لەو بارەوە هەچێکیان پێکرێکن. کەواتە پێشڕەوەکانی پێشمەرگە لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ ئەو شێوەکارانی ئەوان تاسیان نەیتوانە ڕێ لە پێشڕەوی هێزی پێشمەرگە بگرێ چکا پێشمەرگە و شوێنانە کە ئازانێ ئەڵغام ڕێژ کراوە یان بۆم ڕێژ کراوە خۆی لێ پارێزێ ئەو تیمانەیەکان تیبین شارەزان لە دوای ئازادکردنی ئەو ناوچەیە خێراگەنە شوێنەکە و ئەو بۆمبانەی کە دانراون پوشەڵەکرێتەوانێ. بەڵێ کەواتە کاک جافەرۆک و باسێکی کە و ناچوانەوان بۆم ڕێژەکەن بۆمبی چێندراو دانێن بۆ ڕوبەڕووبوونیان بەرامبەر بە هێزەکانی پێشمەرگە و خۆت باست کرد کەواتە هەتا ئێستا هیچ تیمێکی شارەزا لە هێزی پێشمەرگە یاخود ئاسایش هاتووە بۆ پاکردنەوەی ئەو شوێنانە؟ ئەو شوێنەکە شەڕی تێکەوێت بە تاکید مەرحەلەی یەکەم هێزی پێشمەرگە لە دەرەوەی شوێنیان لۆغم ڕێژکراوەکان هێرشە بە پێشڕۆیەکی باشەکە لە دوای ئەوە تیمەکانی شارەزا لە ئاسایش و ئانە دێن ئەو لوقمانەیە کە دانراوە هەڵەگیرێتەوە. ئەستا ئەوان ئاویست بەوە ڕێگریکەن احتیما دەکەن سەر جیستەکان جیستری جەلولا کەلاریش تەقێنراوەتەوە ئەو جیستە کە جیستری ڕئیسیە دێت بۆ خانەقین تەقاندوێنەتەوانێت تەنیا جیسترێکە بە سەلامەتی ماوە جیستری حەلوانە ئەوە کەوتم لیوای سێ لەسەر و جیسر هاتوچۆکە چکا بە دەزێزی پێشمەرگەوەیە ئێستاوان هەوڵەدەن ئەو شوێنانە کە توە ئەچنە پشتەوە خانوو بیناکانی ناو شاروەتان جادەکانش ئەنێ بۆ کۆنتترۆلەکەن بە خۆڕزگاکردن دەستی هێزی پێشمەرگە. لە ئێستادا هیچ ئەمانگێک لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا بۆ ڕوبەڕووبوونان بەرامبەر بە چەکدارانی داعش بە تایبەت لە پارێزگای دیالە و سەلاحەدین؟ ئەوەی من ڕۆژی جومعە بینیم
عێراقیەکانم بینی لێوێ هاتبوون ئێمە وەکو لقی 15 خانەقینی پارتی دموکراتی کوردستان ژمارەیەکی زۆر تەمامە لە سەرەتاوە لە شەڕەکە بووین بەڕاستین لیژنەی ناوچێمە لە شەڕەکە و هەموو کادێر و کارگێڕ و مەسئولی ناوچەکانمان و پێشمەرگەکانمان بەشدارێکی بەرچاوان هەبوو لە شەڕەکەەوە بەردەوامیشنەوە بەشداریە ئەوە هیچ مەخصبەتمەوە نیە کە هیچ بنەتێکی تابێ ئێمە وەکو لقی 15 بەڕەسمی ئەندامی محوەرەکە نین یا وەکو چکان مەسئولی محوەری ئێرە کاک محمود سەنگاویە ئەوێنەری جەنابی سەرۆکە ئێمە بۆی دەست نەخەن ئیشوکاری ئەوان نە بڕیاری سەح بدەین بۆ خۆتە مشتەرەکە کە شەڕەکە و نە بڕیاری هاتنە پێچوونە پێشۆشان لەگەڵەکەن ئێمە وەکو هێزێکی باش لە جەبەکانە بەشداری شەڕەکانەکەین لەگەڵەوە کە بینیمان عێراقیەکان لێرە بوون خەڵکی کەشم بینیم لێوە کە هاتبوون بەڵام ئەوانەی کە عێراقیەکان بوون ئەوان بە منیاوت وتی من هاتووم ڕەسەدی ئەو کۆپتەرەکانم داوای ئەوەی کرد لە منوتی چۆن ئێمە بتوانین پێشمەرگە چەندە چۆتە پێشەوە معلوماتمانە بێ ئەو کاتە شەبەکاتی تەلەفۆنیش ڕاگیرا بوو یەکێ لە مشکلەکەمان ئەوە بوو ئەوان بە قەسفێکی ئەرزی هەمەلایەنە قەسفێکی باشی شارەکرا و کۆپتەرەکانی جێشی عێراقی هاوکاریان نەکرد من تارێک گەورەم نەبینی لەم دووسێ ڕۆژە باز کۆپتەرەکان بەشدارێکی کاریگەران نەبوو لە لێدانی داعشە کەواتە ئەتوانی بڵین کە بردومانی فڕۆکە جەنگیەکان بۆ هۆی کەمکردنەوەی هێرشەکانی داعش بەتایبەت لە ئێستادا بەتاکید تاسیرێکی زۆر کاریگەری هەیە لە ڕووی معنەیەوە ئەوان معنێتیان شکاوە من بڕوام یەکەم جارێ ژوت و مێساژ تاکی دەکەمانە ئەو هێزەی داعش کە لە مەنتیقەی شنگار و موسڵ و لە مەخمور هەبوو لێرە و خۆتە نییە ئەوەی کە زۆرتر لێرە شەڕی هێزی پێشمەرگەی کوردستانە کە عەشرەتێکن پێیان کردویەکان یان باشتر بڵم بەشێک لەوانە ئەوانە کە کاتی خۆی لە خانەقین دەرکراون نزیکەی 400-500 ماڵ لە جەلولا گەڕێکیان دروست کە بە ناوی تەجنید بە تەجاوز ئەوانە شەڕەکە کە نەخشبەندەکانە پاژماوەی قاعیدەیە عەشایری سوننی عەرەبە ئەمانە هەموو بەخۆیان گروپ مەفرەزەیەکیان گرتووە لەوە چەند ئەمیرێکی داعش هاتووە بۆ سەرپەرشتیکردنیان هەتا ئێستا ئەمانە شەڕەکان لەگەڵ کۆنە باسیەکانە کە زابط بوون لە جێشی عێراقی ئەمە ناتوانن بەرگری بکەن لە خۆیان بە ڕێکوپێکی و ئەگەر هێزی پێشمەرگە هەر کاتێ بیەوە جەلەولا بگرێ ئەتوانێت بچێ شاری جەلەولا ئازاد کات. زۆر باشە کاک جافەر سەرباری ڕوبەڕووبوونەوەکانی هێزەکانی پێشمەرگە ئەوە هاوکاتیش ئەو فڕۆکە سەربازیانەی کە ئێستا هەیە و بردوبانی چەکدارانی داعش دەکرێت بۆچی چەکدارانی داعش بەو شێوەیە توانیان خوان لەو شوێنانە جێگیرکەن و دواترش ببنە مەترسی بۆ جەلەولا و دەوروبەری ئێمە کە لە سەرەتا باسم کردوتم ئێمە لە 12 مان کە جێشی عێراق 12 مەقسەدمان کە جێشی عێراقی انسحابی کرد لە مەنتیقەکە پاشەکشەی کرد و خۆی تێشکاند ئێمە بۆسییان بۆ 12 مانگ و 12 بوو ئێمە لە 15 مانگ تووشی شەڕ بووین چکە فەراغی دروست بوو ئەوانەیە کە عەشەتە کرویەکان بوون هەرچەند ئێمەش و برادرانێکێتی نیشتیمانی شەوڵماندا لە ڕێگەی براگەورەکانی ئەوان عەشرەتەکانی ئەوان ڕئیسی عەشرەتەکانی ئەوان هەوڵ بدەنەوە شەڕە نەبێت چکان تازە لە جەلەولان و شارێکی ڕاستە شارێکی کوردیە بە ژمارەی زۆری عەرەبی تایە ژمارەی کورد لەوێ کەمتر بوو ئەوان چەند جار وعدیاندا بەڵام خلافی وعدەکەی خۆیان مەعامەلیان نەکرد ئەوان ئیستیفادەیان لە زابتە کۆنەکانی جێشی عێراقی کرد بە تایبەتی باسیەکان ئەمانیان هێنا بە قەناسە سەرەرێکی زۆریان لە فەرماندەکان لە پێشمەرگە قارەمانەکان ئێمەدا ئەو کاتێک کە لەناو شارەکانە بوون چونکە ئەوان دووسێ شتیان کردبوو یەکێ لەوانە ئەوان ئێمە تۆزە عاتفیشن بەڕاستیەکەی ئەوان هاتون بە گەڕک شارەکان ڕەبت کرد و بە یەکەوان دیوارەکان ناشکان بوو بلۆکەکان ینی بڵێن ئەگەر دەخان و بە یەکەوە بێت ئەو دەخانەوە وەکو جادێکیان لێ کردبوو بۆ ئەوەی هەر لەم خانە بچنە خانۆکەی کە ئیستیفادەیان لێوە کردبوو خەڵکی شارەکە بوون جەلەولاش بەرز و نزمی زۆرە زادەکانی کۆنە ئێمەش پێشمەرگەی زۆر شارەزانە بوو جەنابیشتان ئەزانی شەڕی شەوارێت لە هەموو ناوشەڕەکان خۆستر و گرانترە بۆ هێزێکە کە زۆر شارەزایی نەبێ ئەوان بەوە ویستیان بە حسابی خۆیان ئەوان بە ئێمە داوای ئێمە بەرگری لە خۆمانەکەین بۆەوە هێزی پێشمەرگە نەچێتە سەر ماڵ و حاڵمان ئێتر ئەمە وای کرێ شەڕەکە گەورەتر بوو خەڵکی کە هات ئاڵۆزیەکە زیاتر بوو بۆیە ئەو شەڕە ئێمە توش بین آخر جاریش کە بڕیاری سەحبی قوتەکانی هێزی پێشمەرگە لە ناو شاری جەلەولا درا بۆ ئەوە نەدراوە کە جەلەولا بە تەواتی وازی لێ بێنرێ بەوە دراوە کە بتوانانی ئاعادە نەزەرە بکرێتەوە بە تاکتیکێکی عسکەری لە چواردەوری جەلەولاوە بتوانین زەربە زیاتر بدەین واگە ئێستا ژێمە ئەو دوو شوێنەما و دوو مەحەلەماوە گەر بتوانین بە ڕێکوپێکی کۆنتترۆڵیکەن ئەو خۆتانی ناو جەلەولا عەشایرەکان بێ هەر خۆتێ بێ ناتوانێت خۆی ڕابگرێت.
بەڵێ کاک جعفەر ینی ئەوترێ زۆربەی ڕوبەڕووبوونەکان لەلایەن هێزەکانی هەفتاوە دەکرێت کە هێزەکانی هەفتاش بۆ خۆ دەزانی سەربەکێتی نیشتیمانی کوردستانە لەو سنوورێکی ئێوەی لێن تا چەند ئەمە ڕاستە؟ ئێمە هێزەکانی هەفتاش هاوبەشن لە شەڕەکە لە پێشا من وتم ئەوەی شەڕی جددی ئەکا بەڕاستیەکەی هێزا و بەشەکەیە و تەسەی باشیاندا شەیدی باشیان داوە لە دوای ئەوان ملزی من عسکەریان تعاملەکەن و عسکەریان ئەوامر جێبەجێکەن بۆ هەیە پشتیوانێ و هێزانە تەمەنیەکەی هەفتایە کە ئەمە ئەوانە توانن قوتێکی ئەسنادی باشیان هەیە یەکەی هەشتا لێرە بوو کە بڵێن ئەوانەی پارتی دموکراتی کوردستان بوو ئەوان لە کوباشی ناوچەکە بوون هێزێکی باشیانە بوو شەڕی باشیشیان کرد لە دوای شەڕانەکە لە مەنتیقە لێ دروست بۆ تاسە بەشێکی زۆری هێزی هەشتا چۆتە ئەوێ متەنیا بۆ خۆمان یەک بێتە شەڕ لە جەبەیەکە تەسەور ناکەی چەندە خۆت کۆ بێتەوە ئاسایش دێت پۆلیس دێت لە هەمولایەکەوە جەماوەرەکە هەمووی دێت دەداتە شەک هەتا ئێمە پێشمەرگەی ئەیلول و گوڵان و پێشمەرگەی دێرین یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوحێتێکی زۆر گەورە بە معنەوەتێکی زۆر گەورە دێنە بەرەکانی شەڕ و جگە لەوەی کە خەڵک بە چەکەوە دێ بە شەڕ من زۆر خەڵکیشم بینیوە بە ئاو بە ئیمکانێتی کە خۆی توانای هەبووە هێناتی بۆ بەرەکانی شەڕ لەوێ کادێری حیزبەکانیش وجودی باشان هەیە و وەکو پێشمەرگەکان شەڕەکەن بە تایبەتی ئەوانەی لقی 15 پارتی دموکراتی کوردستان چکاوە شەڕەکە شەڕی شەرەفە شەڕی بەرگریە شەڕێکی سەپێنراوە بەسەر ئەمیلەتە ئێمە هەرچی بکەینەوە ئازایەتینە واجبمانە و وارکی خۆمانە لەسەر جەلەولا لەسەر خانەقین لەسەر کەلات لەسەر بەسێکی خاکی کوردستان حەقی خۆمانە بەرگریکەین ئەمە نا منەتە بەسەر کەسەوە و نا مووقیفش ئەفرۆشین بە کەس هێزەکانی هەفتاشن هێزی برادەرە حیزبی سۆشیالیستیشی لێیە کاک جعفەر بۆ خۆ دەزانی کە لە زۆربەی شوێنەکان و لە زۆربەی مەحوارەکان ژمارەیەکی زۆر خەڵکی خۆبەخش چوونەتە ناو ڕیزەکانی هێزەکانی پێشمەرگە و بەرامبەر بە چەکدارانی داعش لە شەردان ئێوە بەرپرسی لقی 15 پارتی لە خانەقین چۆن هەوڵتان داوە لە ناو هێزەکانی پێشمەرگەدانی ئەو خەڵکەی کە بەخۆ بەخشانە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕووی چەکدارانی داعش دەبێتەوە ڕێکیان بخەن؟ ئێمە ئەو هێزانە کە دێن ڕاستە لایەنێکی معنەوی بەقووەتە هێزێکی بەقووەتە لەسەر لە پشتی هێزی پێشمەرگە بەڵام مەتوانم اعترافێ بکەم کە نەمەتوانێت بە ڕێک و پێکی ئەو هێزانە ڕێک بخەین سەبەب چییە کە نەتوانراوە بە باشی ڕێک و پێک کرێ کاک جعفەر؟ هێزەکە زۆرە بەڕاستیەکەی زۆرە ینی کە ئەبێ بە شەڕ هەموو کە دەزەدا دەچەک کوردی زۆری چەگارە بە شێوەی عەشاری دێن مامۆستا دێ دکتۆر دێ مەحامی دێ پێشمەرگەی دێرینی پارتی و سۆشیالیست و یەکێتی هەمی کۆ بێتوانە من قوتێکم بینی و ڕۆژی جومعە لەوانە تەسەور نەکەی کامێرەکانیەوە لە بازێ شوێنە بینیم بازێ مووقیفیان تەجیل کردبوو ئەوانە پێشمەرگەی ئێمە بوون زیاد لە پێوچوونە پێشەوە مەقسەدم پێشمەرگەی لقی 15 بوو لەلا ئێوە بە تەجیل کراوی هەیە یارە کامێرەمانەکەیەوە هەم پێشمەرگە بوو هەم کوڕێکی ئازا بوو ئەو چوونە پێشەوە بۆ سەرگەڕێکی جەلەولا بە بڕای من خۆ ئێمە مخالەفە بوو هەرچەند ئێمە شتێکی باشمان کرد مخالەفە بوو من پێم وتن نابێت تەجاوزکەن بۆ ئەوەی ئێمە سەر لە کۆپتەرەکان تێک نەدەین سەر لە تۆپخانەکانش تێک نەدەین و سەری لەو پێشمەرگان تێک نەدەین کە لەسەر جاتەکەەوە بە شێوەیەکی نظامی هێرشە بەنە سەر جەلەولا ئێمە خۆتانەمان گێڕایەوە دواوە بۆ ڕێکی شێوە شەڕەکە مەقسەدم ئەوەیە هەر کەسێک هات یەکێک نەبوو سەوتی خۆتەکەکە ئەگەر من هەواڵەکان لێوە نەبووینایە لەوانەیە ئێمە تووشی کارەسات بینە ئەگەر ڕێزی پێشمەرگە و خۆی بڕۆشتایە ئەوانەیە ئێمە مەقسەدم لقی 15 چونکە ئەوان هەر کەسێک بە دڵگەرمی خۆی هەوڵی ئەدا بچێتە پێشەوە تۆڵە لەم تیرۆریستانە بکاتەوە و هەوڵیشاندا دەستیان لە بیناکانی شاری جەلەولا گیر بێ ئەوان زۆریان نانەزانی کە ئەو زۆر چوونە پێشەوە لێچێ سلباتی هەبێت. بەڵێ کاک جعفەر باس لە گۆڕانکارەکانی چەک کرد لە دەستی پێشمەرگەدا ینی منە لە زاری خۆتۆ بزانم بەتابەتە و محوەرەی کە جەناب تیلەی چەکی پێویست لە دەست هێزەکانی پێشمەرگەدا هەیە؟ بۆ ئەو خۆتەی کە لە جەلەولا لە سعدێشەیە مەقسەدمە خۆتەی تیرۆریستەکانێک لە پێشاوتم ئەمە هێزێکی منەظەمی داعشی نییە بە هەموو ئەسلحەیەکی بە خۆتات بێ بۆ ئەو هێزە ئەو چەکێک کە من بینیمە لە جەبەکانە بەڵێ چەکی چاکە ناوەکانیان لەوەچێ نەوترێ باشە لە ڕووی عسکەریەوە ئاچەند برادەرانی عسکەری ئەڵەن چەکی تازەمان بەدەست نەگەیشتوە تا ڕادێک بەڵام چەکێکی باشی شەڕی ئەوەی کە داعشی پێبشتێنی بە زیادە لە جەبەکان هەیە.
کاک جافەر سەرۆکی یارەم داوای لە وەزیری پێشمەرگە کردووە کە هێزی پێشمەرگە یەک بخات و بیکاتە بە هێزێکی نیشتیمانی جەناب بیشت باز لەواکەی کە کاک جافەر گوێت لێمە بەڵێ گوێم لێت فەرموو نابیشت باسیەواکەی کەوە هێستان نردووە وەکو لقی پانزەی پارتی لە خانەخین ینی هێزی ئێوە بەدەرە لەم هێزی نیشتیمانەی کە باسەکرێت ئێمە وەکو لقی 15 خۆمان بگورە لقی 15 بەسمان بەشی زۆری لە لقی 15 قوتێکمانە قوتەکان بەشی زۆری لە لیژە ناوچەکانن و ناکرێت ئێمە من لە پێشاوتم ئێمە من ئەندامی محوەرەکەم و نە مشارەکەی چۆنێتی دوسێ جام بەشداری کۆبنەوەکانم کردووە لە دانانی بەرنامەی هێرشەکانە بەڵام لەو چێشتا سرێکی ڕەفاقەتی کاک مەحموود یا کاک مستەفا چاوەڕێژ بکە برایەکی بەڕێزە یان برادرانی ئەمریواکان بوو بێکەینی ئێمە و یەکێتی پێکەوەن لەوە بەدەر ئێمە وەکو ڕسمی بەڕسمی ئێمە حەقمان نییە بچینە ناوە میحوەرە وەکو هێزێکی هاوبەش شارکەین چکە کاک مەحموود لە پێشاوتم ئەو مەسئولی میحوەرە و نوێنەری جەنابی سەرۆکە و مەسئولی هەموو هێزەکانی پێشمەرگەیە بەڵام ناشکرێت تۆ ڕەفیقەکانت لە شەڕ ڕابن تۆ لە شوێنی دوورۆ سەیرانکە لەبەرەوە ئێمە بێ بچین بۆ پشتگیریان بۆ دیفاع لێکردنیان ئەو پێشمەرگان شکێنی ئێمە پێشمەرگەی کوردستان لەبەرەوە بەشداریکردمان پێ باشترە لەوەی لە دوورۆ سیرکەین زۆر باشە کاک جافەر ینی ژمارێکی زۆر ئێستا لە ئاوارەکانی جەلەولا ڕوان کردوتە خانەقین بارودۆخی ئاوارەکان لە خانەقین ئێستا لە چه بارودۆخێکدایە ئەم ئاوارانە کە هاتوون ئێمە جەنابتان نەزان لە پێش شتێکم وتم ئێمە عاتفین ئێمە عاتفین باوەڕم پێکە ئەمە زۆربەی زۆری ئەوانە کە کوڕەکانیان شەرمانەکەنە جەلەولا ڕوان پێ بکەن ئەمانە بەشێکیان لە خەڵکی ناڵم ئەمانە کە لە هاتوتە خانەقین هەمووی بە زەمانە کە سوکار و خوشک و برا و مناڵی ئەوانە کە خۆیان لەوێ شەڕی پێشمەرگاکەن بەڵام وەکو هەموو ئەخلاقێکی کوردایەتی وەکو ئەخلاقی ڕابرد و ئێستا و داهاتوێ میلەتێش پەنادراون ڕێزی زۆریشان لێگیراوە ئاسایشی خانەقین و ئاسایشی گەرمیان و پۆلیسی خانەقین تا ڕادێکی باش سەتەران لەسەران هەیە لە پێش داخڵبوون چەند ئۆردوگایکی پچڕیان بۆ کراوەتە بەشێکی کەم و بەشێکیان هاتووەتە ناو ماڵەکانی خزمەت کەسوکارەکان لە خانەقین ژمارەشیان زۆرە بە پێی ئەوەی کە من بیستمە لەوە جێچای نزیکەی 50,000 کەس لەوانە بە کورد و بە عەرەبەوە هاتمە خانەقین کەواتە ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ژمارە زۆرەی ئاوارەکان ناکەن ینی بۆ خۆی 50,000 ڕقەمە ئەوانە خۆیان بەشێکیان وەکوتم ماچۆتە ناو قوتابخانەکان بەشێکی زۆریان وانە ناو ماڵە خزم کەسوکاریانە هەتا سەگە لە خانەقینە بگەڕێ بۆ دوو هۆدەی چۆڵەوە دەست نەکەی بە ئاسانی بەشێکیان تۆتە ناو شارەکە خەڵکەکە ڕێزیان لێگرێ حکومەتی شاوکاریان نەکە بازی منەظەماتی ژێن بەدەمیانەوە بەدە شوێنیان بۆ تامین کردوون بۆ ئەوەی کە بتوانن لە ڕووی ئەمنیشتە سەیتەرەکەرە بەسەریانە من ناڵم سەیتەرەیەوە چکە عەمەلیە قورسە بەڕاستیەکەی و جەنابی قایمقام لە خانەقین لەو ئیمکانیەتێکی لە بەردەستان نەبێ بتوانێت پێداویستی تەوایان بۆ تامینکە بەڵام بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوەی تێکەڵن خزم و کەسوکاری یەکەن شاری خانەقین و جەلەولا چەند ئەوە دەوری 20 کیلۆمەتر بینانە ئەوە بۆی ئەوە توانیان جێگان بێتەوە کاک جافەریان پێشتر قسەیەکە بوو لە ناو ئاوارانەیە بەدەر لەوانەیە کە کوردن ژمارەی زۆر عەرەبنشینی شیتیە ینی جۆرێک لە گومان دروست بوو لەسەر ئەو عەرەبانە کە پەیوەندیان کەم تا زۆر بە چەکدارانی داعشەوە هەیە لە ڕێی گواستنەوەی زانیاری بۆ چەکدارانی داعش هەتا ئێستا لەو میحوەرێکە جەنابتی لێ هیچ گومانێک لەو بابەتە دروست نەبوو لای ئێوە ئەوەی من ئاگام لێبێت لە مەنتیقەی کوڵەجووە یەک دوو کەس گیران لەسەرەوە بەس بەتاکی نازانم مەقسیدیان چی بوو ئێمەش معلوماتمانە بوو لەسەر دووسێ کەس لە خانەقین کەمانە ئەوە کێمان ناسێنیان ڕێخستنەکانیمان ناسێ بەتەکیت ڕێخستنەکانی برادرانی کێتی نیشتیمانی کوردستان حیزبەکانی کەش خەڵک ئەناسن کە داخڵ بووە بەڵام ئەمە من ناڵێم ئێمە داوانە بە ئاسایشی خانەقین بەڵام لە کەناڵیکەوە لە شوێنێکەوە ئیشمان سەر کردوون کامانە کۆنتترۆلکردن بۆی مەشاکی دروست نەکەن چۆنە لەگەڵ لایەنەکانی تردا ئێمە چەند باشتر نەگەیشتم بەڵام ئێمە پەیوەندێکی تونگتۆڵمانەیە بەتایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێیانی حیزبی شیوعی و برادرانی سۆشیالیست و حیزبانەی کە لێرن بەڵێ جافەر شێخ مستەفا بەرپرسی لقی 15 پارتی لە خانەقین سپاس بۆ جەنابەت کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە
لەگەڵمان بوویت. هێزەکانی پێشمەرگەکان توانیان ناحەی قەراج و چەند گوندێک لە ژێردەستی چەکدارانی داعش دەربێنەوە بۆ هێرشەکانیشەوە چەند پێشمەرگێک بریندار بوون بە وتەی دانیشتوانی ناوچەکەش بەدایان چەکداری داعش بۆی هێرشی هێزەکانی پێشمەرگەوە کوژراون. ئێرە گوندەکانی سنووری ناحیەی گوێڕی سەر بە قەزای مەخمورە ئەو دەڤەرەی ماوەی نزیکەی 1 مانگە چەکدارانی داعش کردویانەتە مەیدانی شەڕ شەڕێک وەک دەوترێ بەبێ هیچ هۆکارێک یەخەی هێزەکانی پێشمەرگە و خەڵکی ناوچەکەی گرتووە. دوای ناخواردنێکی سادەی هێزەکانی پێشمەرگە ئێستا دیارە بەرەو شوێنێکی تر سەرقاڵی خۆ ئامادەکردن و بەرەو پێشتر بەڕێ دەکەون. پێشمەرگەکان گەیشتنا و شوێنەی کە دواخاڵی سەنگەریانە ئەو شوێنە تەنها 2 کیلۆمەتر لە چەکدارانی داعشەوە دوورە. پاشکەمێکیش لا گەیشتنمان بەو شوێنە چەکدارانی داعش لە ڕێگەی هاوەنەکانیانەوە سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگەیان بردومان کرد بەڵام هیچ زیانێکی نەبوو. جموجوڵیان هەیە تقریبن ئەمڕۆ تاکوونی ئەم عەسرە هیچ حرەکەتێکیان نەبوو ئەوەی ئێستا خۆتان بە چاوی خۆتانە بینن کە 4-5 گول لە هاوانیان تێگرتین خۆشبەختانە گول هاوانەکانیان کورتەکان نالێ ئێمە ئێستای تر ئێمە ئامادە باشین و تا دوا دڵۆپی خوێنمان بەرگری لە خاکی کوردستانەکەین. شەو درەنگ داهات پێشمەرگەکان هیچ تەقەیان نەدەکرد بەڵام تا دەهات جموجۆڵی چەکدارانی داعش زیاتر دەبوو. 2000 پێشمەرگەکان لە ڕێگەی چەکە قورسەکانیانەوە وەڵامیان دانەوە. ئەوە سیارەیەوانە؟ ئەمە دیارە جمجۆڵی چەکدارانی داعشەوە هێزەکانی پێشمەرگە لێرەدا سەرقاڵی شەڕکردنن بەرامبەر بە چەکدارانی داعش ئەمە دوای ئەوەی کە جمجۆڵی چەکدارانی داعش لەم بەرەبەیانە دەست بیاخود بیندرا و هێزەکانی پێشمەرگە لە بەرامبەریان وەستانەوە. ئەوەی لێرەیە کەس نەخەوتووە سەماعات هەمووی لێرەنەوە لەوێ لێتی لێرە لێتی لە خوار و لێتی یان ئێمەش لە پێشی جەبهەکەین بەرامبەریانین بە کیلۆ مەترونیەوێک لە ئێمەوە دوورن ئەوەی سەحالن هەمەڕەکانیانە ئیشارەت دەدەن ئەوە تۆزێ پێش ێسەژ ئێمەش بە دۆشکەکە وەڵاماندانەوە. لە ماوەی 24 کاتژمێردا پێشمەرگەکان توانیان لا چەند قۆڵێکەوە هێرش بکەن و ناحیەی قەراج و چەنگوندێک لە ژێردەستی چەکدارانی داعش کۆنتڕۆل بکەنەوە. لەم شەڕەشدا چەند پێشمەرگەیەک بریندار بوون لە بەرامبەریشدا بە وتەی دانیشتوانی ئەو ناوچانەی کا کۆنتڕۆل کرابوونەوە بەدەیان چەکدارانی داعش کوژراون. فەرمان محەممەد ئێنارتی بەرەکانی جەنگ ناحیەی گوێر. ژمارەیەک چەکدار کە جلوبەرگی سەربازیان پۆشیوە لە بەنزیخانێکی حکومی لە شاری هەولێر هێرش دەکەنە سەر کارمەندێکی بەنزیخانەکە و بە چەند کەسێکەوە لی دەدەن. بە گوێرەی تۆمارێکی ڤیدیۆیی کە لەلایەن کامێرای چاودێری بەنزیخانەکەەوە تۆمار کراوە تێیدا دەردەکەوێت کە چەکدارەکان لە ئۆتۆمبیلێکی تایبەتی ڕەنگی سپی دادەبەزن و چەکیان پێ بەڵام نازاندرێت کە سەر بەهێزەکانی پێشمەرگن یاخو سەر بەهێزەکانی یاسایشی ناخۆن بۆ پێی 2 جۆر جلی سەربازیان لەبەردا بەڵام وەک دەردەکەوێت کە چەکدارەکان پاسەوانی کەسێکن لەناو ئۆتۆمبیلەکەدا وەک لە ڤیدۆکەدا دەبیندرێت دوای گفتوگۆیەکی کورت چەکدارەکان دەکەونە لێدان لە کارمەندی بەنزیخانەکە و چەند جارێک هێرش دەکەنە سەری و دواتریش کەسێک کە جلوبەرگی کوردی پۆشیوە ئۆتۆمبیلەکەی دادەبەزێت و ئەویش دەکەوێتە لێدان لە گەنجەکە. دەربارەی ڕووداوەکە و گەنجەی کە لی دراوە بێنارتی ودا و کەسانە داوان کردووە بەبێ کۆبۆن بەنزینیان پێ بدرێت و ئەوەی داوای کردووە کە ڕەزامەندی بەرپرسی بەنزینخانەکەی وەربگرێ لەو کاتەدا هێرشیان کردوتە سەری و بەگرانی لێیان داوە. دەربارەی ڕووداوەکە کاروان عەبدولکەریم وتەبێژی پۆلیسی هەولێر بێنارتی ڕاگەیان هیچ کەسێک سکاڵای لەسەر ڕووداوەکە تۆمار نەکردو و تا سکاڵاش تۆمار نەکرێ ئەوان لێکۆڵی نۆ ناکەن لە ماوەی چەند مانگی ڕابردووشدا ئەمە دووەم حاڵەتە لە شاری هەولێر کە ژمارە کەس بەناوی بەرپرسەوە بەچەکەوە دەچنە سەر بەنزیخانەکان و هێرش دەکەنە سەر کارمەندانی بەنزیخانەکە.
پێداگیری کرد لەسەوەی کە دەبێت ئیلا بەنزین تێکاتن بەبێ کۆبوو ئەمەش داوام لێ کرد گوتم بە پەیوەندی بە مدیرەکەمەوە بکەم ئەو دەتوانێت ڕێگاتان پێ بداتن ڕێگام پێ بدا ئەو بەم نیگۆ گوتی پەیوەندی بکە کاتێک پەیوەندیم دەکرد مۆبایلەکە لەناو دەستمدا بوو ئەوان بە خۆی هاتە خوارێ و بە خۆی بوو لەگەر 5 ئەمای بوون بەر شەشیان لە منیاندا ینی بە شێوازشی زۆر ناشرین و بێ ئوسلوبانە ینی تەنانەت هەتا بە قۆنداغی دەمانچەش لە شانمیدایە شانیشم ئێستاکە زۆر دێشتن و چوومە لای دکتۆر تەقریرتبووی وەرگرتیەکە زۆر شکایەتشم نووسی بەرەم ئەم شکایەت لە پێشمەرگەی ناکەم چکانی ئەوان ئەگە ئەو خاچمە پارێز ئەمە پێمە عای بە شکایەتیان بکەن ئەگەوان غەدر مالی بکەن ئەمە پێمە عای بە شکایەت داوام بکەینەوە. وەزیری دەرەوەی ئیران بە سەردانێکی فەرمی گەیشتە بەغدا و بە پێی هەواڵی ئاژانسەکانیش محەممەد جەواد زەریف بۆ ماوەی 2 ڕۆژ دەمێنێتەوە چەندین دیدار و دانیشتن لەگەڵ بەرپرسانی عێراقی ئەنجام دەدا. بەڵام لە بەرنامەی سەردانەکەی وەزیری دەرەوەی ئیراندا بۆ عێراقی جاماژێک بە سەردانی ناوبراو بۆ هەرێمی کوردستان نەکراوە تا ئێستاش دیار نییە سەردانی هەرێم دەکات یاخودنا، بەڵام هەندێک لە چاودێران پێیان وایە هۆکاری سەردان نەکردنی بەرپرسانی باڵای ئیران بۆ هەرێم دەگەڕێتەوە بۆەوەی کە ئێران پەیوەندەکانی خۆی لاگە سەرکردە کوردەکانی باشووری کوردستان لەسەر بنەمای پەیوەندی ئەمنی و سەربازی داڕشتووە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بە سەردانێکی فەرمی گەیشتە بەغدا. بە پێیواڵی ئاژانسە فەرمیەکانی حکوومەتی ئێران وەزیری دەرەوەی ئێران لەم سەردانیدا بۆ ماوەی 2 ڕۆژ لە عێراق دەمێنێتەوە و بڕیاریشە لەو 2 ڕۆژەدا چەندین دیدار و دانیشتن لەگەڵ بەرپرسانی عێراقی ئەنجام بدات. بەڵام لە بەرنامەی سەردانەکەی وەزیری دەرەوەی ئێراندا هیچ ئاماژەیەک بە سەردانی بۆ هەرێمی کوردستان نەکراوە و تا ئێستاش دیار نییە سەردانی هەرێم دەکات یاخودنا. گەربێت و سەردانی هەرێمی کوردستان بکات ئەوە بۆ دومین جار دەبێت لە مێژووی پەیوەندیەکانی ئێران و هەرێمی کوردستاندا بەرپرسێکی پایەبەرزی حکوومەتی ئێران سەردانی هەرێم بکات. پێشتر لە ساڵی 2009دا مەنوچ چارموتەکی وەزیری دەرەوەی پێشووتری ئێران سەردانی هەولێر و سلێمانی کرد. لە چەند ساڵی ڕابردوودا و بە تایبەتیش دوای تێکچوونی دۆخی ئەمنی عێراق زۆربەی وەفدە بیانیانی سەردانی عێراقیان کردووە، پێشگەڕانەوەیان سەردانی هەرێمیشان کردووە. بەڵام لەم نێوەندانەدا بەرپرسانی ئێرانی بە پێچەوانی وڵاتانی تر لە کاتی سەردانیاندا بۆ عێراق سەردانی هەرێمی کوردستانیان نەکردووە. زۆربەی وەفدە ئێرانیانیشی سەردانی هەرێمیان کردووە وەفدی ئەمنی و سەربازی بوون یاخود وەفدەکە لە سەراستی بەرپرسانی پارێزگاکانی خۆرڵاتی کوردستان بوون. هەندێک لە چاودێرانی ژۆکاری سەردان نەکردنی بەرپرسانی باڵای حکوومەتی ئێران بۆ هەرێم بۆ ڕوانگەی ئەمنیەتی ئێران بۆ هەرێمی کوردستان داگەڕێنەوە. ئەو چاودێرانە پێیان وایە ئێران هەر لە سەرەتاوە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ سەرکردە کوردەکانی باشووری کوردستان لەسەر بنەمای پەیوەندی ئەمنی و سەربازی داڕشتووە و هەموو پەیوەندیانەش لە ڕێگای بەرپرسانی ئەمنی و استیخباراتی ئێرانەوە سەرپەرشتی کراون. بۆ یەکەم جار لە 60ەکانی سەدەی ڕابردوو لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا بەرپرسانی دەستگای ئەمنی ئێران ناسرا و باساواک پەیوەندیان بە مستەفا بارزانیەوە کرد. بەپێی بەڵگەنامە مێژوویەکان عیسا پەژمان کە بەرپرسێکی باڵای ساواکی ئێران بوو بەرپرسی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ شۆڕشی باشووری کوردستان بوو. دواتریش لە شتاکان و نەوەدەکانیشدا سەرجەم پەیوەندیەکانی ئێران لەگەڵ حزبەکانی باشووری کوردستان لە ڕێگای بەرپرسانی سوپای پاسدارانەوە بووە. تەنانەت لە ئێستاشدا باز لەوە دەکرێت قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودسی ئێران کە زۆر جار بەنهێنی و باشکرا سەردانی هەرێم دەکات سیاسەتی ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان دادەڕێژێت. هەندێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە پەیوەندیەکان ئێران و هەرێمی کوردستان تا ئێستا بە 2 قۆناغدا تێپەڕ بووە. قۆناغی یەکەم لە شۆڕشی ئەیلولەوە تا ساڵی 2003 و ڕووخانی حکومەتی بەعاز لە خۆ دەگرێت. لەم قۆناغەدا بەهۆی دوژمنایەتی لەگەڵ حکومەتی عێراق ئێران ویستوێتی لە حیزبە کوردیەکانی باشووری کوردستان تەنها وەکو کارتێکی فشار بۆ سەر حکومەتی ناوەند کەڵک وەربگرێت. لە قۆناغی دومیشدا کە لە 2003ەوە تا ئێستا لە خۆ دەگرێت استراتیژی ئێران لە عێراقدا بۆ حکومەتێکی ناوەندی بەهێز کە لایەنە شیعەکان تێدا باڵادەستن گۆڕاوە. ئەو چاودێرانە پێشیان وایە ئێران دەیەوێت هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەم استراتیژەدا هاوپەیمانی شیعەکان بێ و ناشەوێ پێگەی هەرێمی کوردستان لەوەی ئێستای بەهێزتر بێت. بە بۆچوونی ئەو چاودێرانە لە هەردوو قۆناغدا ڕوانگەی ئەمنی زاڵ بووە بەسەر سیاسەتی ئێران بەرامبەر هەرێمی کوردستان. بە تایبەتی ئێران پێی وایە هەرچەندە پێگەی هەرێم بەهێز بێ کاریگەری لەسەر کوردەکانی خۆرڵاتی کوردستانیش دادەنێت. ئەمەش لە داهاتوودا سەرێشە بۆ حکومەتی ئێران دروست دەکات. لە ئێستاشدا سەردانەکردنی بەرپرسانی باڵای حکومەتی ئێران بۆ هەرێمی کوردستان لە چوارچەوەی استراتیژیەدا لێک دەدرێتەوە بە واتایی ئێران نایەوێت لە بەرامبەر بەغدادا پێگەی هەولێر بەهێز بێت. بەڕێزان هەواڵەکانتان پێشکەش کرا و دوای چەند خولەکێکی تر لەگەڵتان بەردەوامە بین.